ئەو کاتت باش زۆر بەخێر هاتی بۆوانەی بیرکاری بۆ هەمووان بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی بەرجی یەکەم دەچینە لاپەڕە ژمارە 9. لاپەڕە ژمارە 9 بزانین چه هەیە. لەسەری سەرەوە چ نووسرایە؟ ژمارەکان بە ملیۆن. لەو ژمارە ورد بەرەوە کە لە خشتەی خانەکان نووسراوە. مەبەستی کامە ژمارەیە؟ مەبەستی ئەو ژمارەیە. مەبەستی ئەو ژمارەیە. خشتەی خانەکان وەکو زانیمان پێشتر یەکەم خانە لە دەستی ڕاست یەکان، خانەی یەکان، دوایە دەیان، پاشان سەدان، ئەوجا یەک هەزاران، دە هەزاران، یەک هەزارانیش بە هەر یەک هەزاران، پاشان دە هەزاران، سەد هەزاران، بەڵام هەر دەڵێن یەکان دەیان بەڵام هەزارانیشە. ئەوجا یەک ملیۆنان و دە ملیۆنان و سەد ملیۆنان. ئاوایە وەکو ئەگەر بە بیرمان بێ هەر سێ خانە پێی دەڵێن دابڕین، ئەوە یەک دابڕین، دوو دابڕین، سێ دابڕین، بە سێ ڕەنگی جوداش نووسرای. یەکەم دابڕین سەوزە، دووەم دابڕین مۆرە، سێەم دابڕین شینە لەو کتێبەی. پاشان ژمارەیەکی زۆر گەورە و دوور و درێژمان هەیە نووسرایتەوە لە ژێر خشتەکان یان خانەکان. ئەگەر بمانەوێ بە شێوەی ڕەنووسی ئەو ژمارەی بنووسین، کو دەینووسین؟ ژمارەکەمان لەبەرەوەی هەیە لە کام لای دەست پێ بکەین گرنگ نییە، بەڵام گرنگترین شت ئەوەیە لە نووسینی شێوەی ڕەنووسی هەر سێ ڕەنووس دابڕینەکە پاشان دەبی ماوەیەکی بهێڵینەوە لە مابەینی سێ ڕەنووسەکەی دیکە. ئەو ماوەی بهێڵینەوە کە لە بنیەک نەیانووسین، ماوەیەکی بهێڵینەوە، پاشان دیسان ماوەیەکی تکە بهێڵینەوە پاش سێ ڕەنووسی دی، ئەوجا ڕەنووسەکانی دی بنووسین کە دەبینی ئەو ماوەیە لە مابەینیان بەو ڕەنگەی بنووسم. ئەوە ماوەیەکەی لە مابەینی ئەو سێیە، پاشان لێرەش دووە هەندێک جار، سێ هەندێک جاریەکە، ئەوە گرنگ نییە. ئێستا شێوەی ڕەنووسیەکەی ئەگەر لە دەستی ڕاست تەمەشاکەین، 8 6 8 پاشان ماوەیەکی دەهێڵینەوە، 9 7 9 دیسان ماوەیەکی دەهێڵینەوە، ئەوجا دەنووسین 2 8 هەتا خینەوەی ئاسانبی. خینەوەکە کووە؟ تەماشاکەین ئەو هایە. با بچینە لای دەستی چەپ، دەڵێن چ دەڵێن؟ 8 8 لەبەرەوەی خانەی دەیانە دەڵێن 8 تەماشا ئەوە دەڵێن 8ەکە لەبەرەوەی لە خانەی دەڵێن 8 و 2 82 ملیۆن. ئەوایە یەکەم جار دەڵێن ئەوە 82 ملیۆن 979 هەزار، پاشان 868 کەوابی دەبی کە دەڵێن لێرانە کە دەڵێن 82 ملیۆن 82 نەک 82 ئێرە، دەبێ بزانین 82 ملیۆن 979 هەزار 868. ئەوە بە شێوەی چیە؟ بە شێوەی پیتی. ئەگەر تەمەشاکەی بزانی لە شێوەی ڕەنووسی لە مابەینی ئەو ڕەنووسە و ئەو ڕەنووسە چ هەیە،
ئەو هێڵە هەیە خانەیەکەیە ئەو هێڵانە لە مابەینیان وەکو دیوارێک هەیە لە شێوەی ڕەنووسی دیوار هەیە بەڵام لە شێوەی پیتی چ هەیە وشەی چ وشەی ئەو 80,970,860 ئەو ئەوانە هەیە لە جێگای خانەکان لە جێگای دیوارەکان هەیە لە شێوەی درێژی بە درێژی نووسین بە بڵاوی نووسین ئەو کووە ئەو هەمیشە دەینین لە لای ڕاستی خانەکە کە خانەی یەکانە خانەی یەکانەکەی کە 80 وەکو خۆی دەینووسین لە جیاتی ئەو یان ئەو دیوارانە ئەو وشەی پیتی وە یان ئەو دیوارانەی کە هەیە لە مابەینی چدا دەنێین هێمای کۆ لە جیاتی هەیە کەوابوو یەکەم خانە هەر وەکو خۆی دووەم خانە 1 سفری لۆ زیاد دەکەین سێەم خانە 2 سفری لۆ زیاد دەکەین چوارەم 3 4 سفر هەروە هەتا خانەکەی دەستە لای دەستی چەپ سفرێک زیاد دەبی هەر جارێ سفرێک زیاد دەبی هەر جارێ سفرێک زیاد دەبی لە خانەی 10 ملیۆنان 80 ملیۆن چەند سفر هەیە 1 ملیۆنان 6 هەیە 10 ملیۆنان 7 سفر هەیە 7 ڕەنووس پێشی هەیە ئاوا دەینە سەر نووسینی 3 شێوە هەیە بۆ نووسینی ژمارە شێوەی ڕەنووسی کە ئاوایە شێوەی پیتی کە بە پیت و بە وشە دەنووسین شێوەی بە درێژیش کە هێمای کۆ لە مابەینی ڕەنووسەکاندا دەنێین و بەهای ڕەنووسەکانیش دەنووسین وەبزانم ئەمن لێرە باسی ئەو نمونەی ناکەم کە باسکرایە لەبەرەوەی ڕەنگە یەکسەر ئەو باسی ئێرە ناکەم یەکسەر دێینە لای چ دێینە لای ساغ بکەوە دێینە ئێرە ساغ بکەوە چ نووسرایە لێرە پاوانە ڕەشکەمەوە چەند دابڕین بەکاردێت لە ژمارەیەکی 8 ڕەنووسیدا 8 ڕەنووست ژمارەیەکمان هەیە 8 ڕەنووسە واتە ئەگەر لێرە بنووسین ئەوە ڕەنووسی یەک گەورەتر بی 8 ڕەنووسی ئەو ڕەنووسی یەک لە دەستی ڕاست ئەو ڕەنووسی دوو ئەوە 3 پاشان 3 ڕەنووسی دیش ئەوە 4 5 6 پاشان 7 و 8 ئەوە 8 ڕەنووسی چەند دابڕین هەیە ئەوە یەکەم دابڕینە ئەوەش دووەم دابڕینە ئەوەش سێم دابڕینە ئەوە دابڕینی یەکەکان ئەوە دابڕینی هەزارەکان ئەوەش دابڕینی ملیۆنان ئەو سێ دابڕینە هەیە با بگەڕێینەوە لای پرسیارەکان چەند دابڕین بەکاردێت دێینە لای چ دێینە لای بەهای ڕەنووسی شین بنووسە
بەهای ڕەنووسی شین بنووسە تەماشای ئەو پرسیاری دوو دەکەین. ڕەنووسی شین بزانین لە چێیە، بەهایەکەشی چەندە. ئەوە دەیان، ئەوە ببورن ئەوە یەکان، دەیان نا، ئەوە یەکان، دەیان، سەدان، یەک هەزاران، دە هەزاران، سەد هەزاران. سەد هەزار، خانەی سەد هەزار کەوا بوو ئەو نۆیە دەبیتە چ؟ سەد هەزار. نۆ چەند سفری لە پێشدا دەنێین؟ سەد هەزار، پێنج سفر دەبیتە نۆ سەد هەزار، بەهایەکەی نۆ سەد هەزار. ئەوە زانیمان. دەینە لای پرسیاری سێ. دیسان یەکان، دەیان، سەدان، یەک هەزاران، دە هەزاران، ئەوەش هەر سەد هەزارانە، بەهایەکەی دەبیتە چوار سەد هەزار. ئێستا گەیشتینە ئەی پرسیاری چواریش لێرە هەیە نەماندیت. هەمان پرسیارە، یەکان، دەیان، سەدان، یەک هەزاران، دە هەزاران، سەد هەزاران. سەد هەزاران لێرانە بووە چ؟ پاش سەد هەزاران هەزار هەزاران ناڵێن، هەزار هەزاران دەڵێن یەک ملیۆنان، ئەوەش دە ملیۆنان. دە ملیۆن کەواتە دەکاتە بەهای ئەو شەشەی چەندە کە شینە؟ بەهای 60 ملیۆن، بەهایەکەی 60 ملیۆنە. تەواو بوو ئەو پرسیارەش بەهای ڕەنووسی شین زانیمان چییە؟ ئێستا دەینە لای چ؟ شێوەی پیتی بۆ هەر یەکە لەم ژمارانە بنووسە. ئەم ژمارەکان دەخینمەوە، توش هەوڵ بدە بنووسی زۆر زۆر ئاسانە شێوەی پیتی. ئەو سێیە بە یەکەوە، ئەو سێش بە یەکەوە، ئەو دووەش بە یەکەوە. ئەو سێی پێشەوە پێ دەڵێن یەکان، یەکەکان. سێیەکەی دیکە هەزارەکان. ئەو سێیەکەی ئەولاش کە ئێستا سێ نییە بەڵام بەس دووە پێی دەڵێن ملیۆنان. خینەوەکە کووە؟ خیندنەوەکە ئاوایە. با دیسان بینوسمەوە، ئەو سێیە، ئەو سێش، ئەوەش ئاوا لە مابەینیان ئەوها دەتوانی بەینەکانیان دروستکەی لۆیان هەتا ئاسان بێ خینەوەکە. لە دەستە چەپۆ دەخینیەوە دەڵێ 57 ملیۆن و 643 هەزار و 120. دەینە ئێرە زانین ئەوەش هەروەک ئەو سێە بە یەکەوەیە دابڕینەکە، ئەو سێش دابڕینەشکەیە، ئەو دووەش دابڕینی ملیۆنانە. چ دەڵێن؟ دەڵێن 16 ملیۆن و 452 هەزار و 3. لێرانە چ دەڵێن؟ دیسان ئەو سێ بە یەکەوەیە، ئەو سێش هەزارەکانە، ئەو سێش ملیۆنانە. چ دەڵێن کو بە پیتی دەینووسین؟ دەڵێن 608 ملیۆن و 49 هەزار و 227. ئێستا لاپەڕە نۆش تەواو بوو. ئەو وانەیە لێرانە تەواو دەبی هەتا وانەی داهاتوو هەر خۆش و شاد بی.